سڵاو بینەران بەخێر هاتنەوە بۆ پرۆگرامی پۆرترا. عمران خان سەرۆکوەزیرانی پێشەی پاکستان و دامەزرێنەری پارتی بزوتنەوەی ئینسافی پاکستانی یەکێکە لە کەسایەتیە سیاسیە دیار و مشرومڕایەکانی پاکستانی هاوتەر. سەرەتاوە کاپتنی ئەفسانەی هەڵبژاردەی کریکەتی پاکستان ناسرا و لەگەڵ هاتە ناو سیاسەتدا بوو بە هێمای شەڕ لەگەڵ گەندەڵی و پواسی گۆڕانکاری لە سیستمی سیاسی وڵاتەکەدا. عمران خان لە ساڵی 1952 لە شاری لاهور لە پاکستان لەدایک بووە. باوکی ئەندازیاری شارستانی بووە و دایکیشی کاریگەریەکی پوڵی لەسەر بەها بنەماڵەی و بەئاینیەکانی هەبووە. عمران خان خوێندنی سەرەتایی و لاوەندی لە قوتابخانەی کۆلیژی بەناوبانگی ئایت چیسۆن لە لاهور وەرگرتووە و دواتر لە زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا زانستی ئابووری و زانستی سیاسی خوێندووە. عمران خان هەر لە منداڵیەوە حەزی لە یاری کریکەت بووە. بۆ لە تەمەنی 16 ساڵیدا پەیوەندی بە هاوژاردی نیشتمانی کریکەتی پاکستانەوە کردووە و زۆری نەخایان بووە یەکێک لە باشی یاریزانی سەرجەم یاریەکان. لە تەمەنی 40 ساڵیدا بۆ کاپتن لە هاوژاردەی پاکستان توانی جامی جیهانی کریکەت بباتە و بووە پاڵەوانی نیشتمانی. عمران خان لە تەمەنی 40 ساڵیدا لە یاری کریکەت خانەنشین بوو و ڕووی کردە ئیشی خێرخوازی. تەخۆشخانەی شەوکەت خانمی لە لاهور دامەزران بە یاری دایکی کە بە نەخۆشی شەرپەنجەوە کۆچی دوایی کرد کە حەزبە ڕووزاری بە بەرامبەر پێشهێر باتیلبووانی شەرپەنجە دەکات. عمران خان لە تەمەنی 44 ساڵیدا بە دروشمی بەرەنگاربوونەوەی گەندەڵی چاکسازی لە سیستەمی سیاسی بزوتنەوەی ئینسافی پاکستانی دامەزران. سەرەتا سەرکەوتنێکی ئەو توێی بەدەست نەهێنا. لە هەڵبژاردنەکانی 1990 و 2002دا تەنها یەک کورسی پەرلەمانی بەدەستهێنا. بەڵام بە وتاری پوسۆز و ڕەختەی تیژ لە نوخبەی سیاسی وردە وردە پاڵپشتی گەنجان و چینی ناوەڕاستی شارەکانی بەدەستهێنا بە تەحەدای بەربڵاوی گەندەڵی و نایەکسانی ئابووری و کاریگەری دامەزراوە سەربازیەکانی لە سیاسەتدا کرد. دوای چەندین ساڵ تێکۆشان بە هەڵبژاردنە گشتیەکانی ساڵی 2018 بزوتنەوەی ئینسافی پاکستان بە سەرکەوتووی دەرکەوت و عمران خان وەک 22هەمین سەرۆکوەزیرانی پاکستان سوێندی یاسایی خوارد. دروشمەکانی بانگەشەی هەڵبژاردنەکانی وەک بەڵێنی پاکستانی نوێ بە گرنگیدان بادات بەروەری کۆمەڵایەتی و کەمکردنەوەی هەژاری و چاکسازی ئابووری هیوای خەڵکی بەس کردەوە. هەروەها جەتیرە بەیازکردنی سیاسەتی دەرەوەی سەربەفۆ و باشترکردنی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەت هیندستان و ئەفغانستان کردەوە. حکوومەتی خان لە ماوەی سەرۆکوەزیرانی عمران خاندا دەست پێشخەریەکانی وەک پرۆگرامی ئیحساس بۆ پاڵپشتیکردنی گروپەکەم داهاتەکان و پرۆژەژیندیەکانی وەک پرۆژەی 10 ملیارد درەخت جێبەجێ کرد. هەروەها لە سیاسەتی دەرەوە هاوێستی پتەوی هەبوو وەک داکۆهیکردن لە مافەکانی گەلی کشمیر و ڕەخنەگرتن لە ئیسلام و سووبیا لە کۆڕە نێودەوڵەتیەکاندا. بەڵام تەحەدای ئابووری وەک هەڵاوسانی زۆر و کەرزی دەرەکی زیانیان بە ناوبانگەکەی گەیاند و ڕەخنەگرانی بە ناکارامەیی و لە بەڕێوەبەرنی ئابووری و توشبەستنی زۆر بە پشتیوانی سەربازی تۆمەتباریان کرد. عمران خان لە تەمەنی 43 ساڵیدا لەگەڵ
جیمی ما گۆڵدسمیت کشی بازرگانێکی بەریتانی هاوسەرگیری کرد بە 2 کوڕیان بوو بەڵام دوای کەمتر لە 10 ساڵ جیابوونەوە. عمران خان لە تەمەنی 63 ساڵیدا هاوسەرگیری لەگەڵ ڕێهام خان پێشکەشکاری تەلەڤیزیۆنی کرد بەڵام دوای کەمتر لە ساڵێک جیابوونەوە. عمران خان بە سادەیی و کاریزما و پابەندبوونی بە بنەما ئیسلامیەکان ناسراوە. شێوازێکی ژیانی تا ڕادەیەک سادە دەپارێزێت و حەزی لە وەرزش و کەندنەوە ڕۆحانیەتە. کەسانی نزیک لەی بە کەسێکی ئیرادەدار و بەهێز وەسفی دەکەن کە پەیوەندیەکی نزیکی لەگەڵ خەوتی ئاساییدا هەیە. عمران خان ساڵی 2022 دوای دەنگدان بە لێسەنەوەی متمانە لە پارلەمان لە پۆستی سەرۆک وەزیرانی دووسرایەوە کە ڕەتی کردەوە قبوڵی بکات لەبەرەوەی بە کودەتایەکی زانی کە هێزە دەرێکی و سەربازیەکان پاڵپوشی دەکەن. دوجار دوای دوورخستنەوەی بە چەندین تۆمەتی وەک گەندەڵی دارایی و سەرپێچێکردنی یاسا فەرمیەکان دەستگیر کرا و لە ساڵی 2023ەوە لە زینداندایە تا بێگەشتنەوەیەکی کە هەر شاد و بەختەوەر بن.